مساومه امن و آسایش هەرێمی کوردستانی ناکەین هیچ لایەنێکی. دوای تێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر و پەیامەیدا کە لە باشیک پێشکەشی کرد و نیگەرانی و ناومێدی لە لای بەشێکی زۆر لەلایەنەکان و هاوڵاتیان دروست کرد. بارزانی لە 20 مانگەدا پەیامێکی دیکەی لەسەر دۆخی سیاسی و کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان بڵاو کردەوە. ناوەڕۆکی پەیامەکەی ئەم جارەی بارزانی تەواو جیاواز بوو لە پەیامەکەی پێشووی و لە بەشێکیدا چەند ڕێگەچارێک بۆ چارەسەرکردنی قەیرانەکان پێشنیاز کرد کە خۆیان لە 3 خاڵدا دەبیننەوە. یەکەمیان حیزبەکان کەونە گفتوگۆ و پەرلەمان کارا بکرێتەوە و سەرۆکایەتێکی تازە بۆ پەرلەمان هەڵبژێردرێت. دووەمیان ئەوە بوو کە حیزبەکان لەسەرەوە ڕێبکەون حکوومەتێکی نوێ دابمەزرێت. سێمیشیان دەستنیشانکردنی کەسێک بوو بۆ پۆستی سەرۆکی هەرێم هەتا و کاتەی هەڵبژاردن ئەنجام دەدرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشتر نیگەرانی خۆیان لە پەیامەکەی بارزانی نیشاندا بەڵام کۆتا پەیامی بە باش دەزان و لە ڕێی ڕاگەیاندنەکانی خۆیانەوە دەڵێن دەبێت سوود لەو داوایانە وەربگیرێت کە خراونەتە بەردەم لایەنەکان و بە زووترین کات دانیشتن و کۆبوونەوەکان دەست پێ بکاتەوە. یەکگرتووی ئیسلامیش ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا پەیامەکەی بارزانی بەکردنەوەی دەرگایەک بەڕووی گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنەکان ناوبرد و داوا دەکەن کۆبوونەوەکان دەست پێ بکاتەوە. ئێمە ئەم پەیامەی بەڕێز کاک مەسعود بارزانی بە پەیامێکی ئیجابی هەڵەسەنگێنین وازانی هەنگاوێکی باشە سەرەتایەکی باشە بۆی بتوانین هەموو لایەنەکان بە ژیانێکی بەرپرسیارانەوە قۆناغێکی نوێ لە هەرێمەکەمانەوەکو لایەنە سیاسیەکان بەگەڕ بخەین و بتوانین حیوارێکی ڕاشکاوی سەریحی دڵسۆزانە بە ئیرادەیەکی بەهێز و بەنیەتێکی پاک بۆی بتوانین خۆمان بۆ قۆناغە ئامادە بکەین. ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش لەسەر پەیامەکەی بارزانی بە هەمان شێوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا داوای دەستپێکردنەوەی دانوستان و کۆبوونەوەی نێوان لایەنەکان دەکات و دەڵێت ئەو کاتە کۆمەڵ لە کۆبوونەوەدا پێشنیاز و قسەی خۆی دەبێت لەسەر دۆخی هاوڵاتیان و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان. لە چوارچێوەی ئەوەی کێمە باوەڕمان وایە بارودۆخێکی ئاڵۆز لە هەرێمی کوردستاندا هەیە و هەموو لایەکە زانین کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماندوون بەدەست ئەم هەموو قەیرانانەی کە ڕوبەڕوویان بۆتەوە وا سەیری ئەو پەیامەمان کرد کە ببێتە دەواازەیە کە بتوانین گفتوگۆی جددی لەمەڕ کێشەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەینەوە و سرجەم ئەو کێشانەی کە چ کێشە یاساییەکان و گرفتە سیاسیە ناوخۆیەکانمان و قەیرانی دارایی و ئەو گرفتانەش کە ڕووبوون حکوومەتە بوونەوە حکوومەتی تاستی فیجی تەواو بردووە ببنە بابەتی جددی کۆبوونەوەکان و هەنگاوی جددی بنین بە ئاراستەی چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستاندا. NRT بۆ وەرگرتنی ڕای بزوتنەوەی گۆڕان چەند جارێک پەیوەندی بە بەرپرسانی ئەو بزوتنەوەی کرد بەڵام ئاماژەیان بەوەدا کە ئەوانیش بە فەرمی وەڵامی پەیامەکەی بارزانی دەدەنەوە بەڵام لە ئێستادا هیچ شتێکی لەسەر ناڵێن. بژاردە بەغی NRT سلێمانی.